جارێن نامەیەکمان هێناوە کە بە زمانی کوردی نووسراوە لە مانگی دەی ساڵی 1932 مەلای گەورەی کۆیە بۆ مەلا فەتحوڵڵا هەرتەلی ناردووە مامۆستایەکی بەڕێز بۆی ناردن بۆ ئەوی بخوێنینەوە. نامەکە نمونەیەکی زۆر جوانە لە نووسینی کلاسیکی کوردی. کاتێک کە دەیخوێنیەوە تێدەگەی کە زمانی کوردی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو لە ڕووی داڕشتن و تا دەربڕینیشەوە چ گۆڕانێکی گەورەی بەسەردا هاتووە. لە کاتێکدا ئەم نامەیە لەلایەن نووسەر و ڕۆشنبیرێکی گەورەی کورد کە مەلای گەورەی کۆیە نووسراوە. سەرەتا مەلای گەورە بە ئاماژەی بسم الله یاخودووە دەست پێ دەکا واتە بە ناوی خوای گەورە. پاشان نووسیوێتی بە خدمەتی عالی تەقدیم بێ واتە پێشکەش بێ بە خزمەتی عالیتان. فەزیلەتی جەنابی مەلا فەتحوڵڵا عەرزی احترامم هەیە. بەڕێز مەلا فەتحوڵڵا ڕێز و سڵاوم هەیە. دوای دوعای دەوامی عمر و عافیەت ئەگەر سوئالی من ئەپرسن لەه المینە واتە سوپاس بۆ خوا، سوپاس بۆ ئەو بۆ ئەڵڵا، سەلامەتین و سەلامەتی ئێوە لە خوای لایەزال ئەخوازین و عەلە الدەوام ئارەزوو ئەکەم کە لە سیحەت و خۆشحاڵی ئێوە خەبەردار بم. بۆ سەیئەدارەندە واتە هەڵگری تاوان گوناهبار واتە بۆ ئەم بەندەی تاوانبارە کە مەبەست پێی خۆیەتی وەکو خاکەرای نواندن یەک بەرامبەری بۆ ئەم بەندە تاوانبارە عەریضە بنێ. لێر ئەوە لێوردمەوە دەبێت مەبەستی بنێرە بێ، عەریزە بنێرەوە تا تۆش نووسراوم بۆ بنێرە بۆ ئەوی منیش ئاگاداری حاڵ و گوزەرانی تۆ بم. بەڵام شتێک جێگای سەرنجە بەخۆی عەریضە لە زمانی عەرەبی بە ضاد دەنووسرێ نەک بە ضاد. بەڵام لێرە مامۆستای گەورە بە ضاد نووسیوێتی و لێرە شەر بە ماشێ و عەرض بە ضاد نووسیوێتی. والحاصل اینجا دەڵێ صاحب الفەضیلە مەلا ئەحمەد گۆپاڵی کە بۆ ئیستیفادە هاتە خدمەتی عالیتان ئەو نامەم تەقدیم کرد. واتە ئەو نامەی داوەتە مەلا ئەحمەد گۆپاڵی بۆ ئەوی بیداتە مەلا فەتحوڵڵای هەرتەلی. ئارەزوم ئەوەیە کە دەربارەی مەلا ئەحمەدی ممائلەیهیە دەڵێ هیوام وایە کە دەربارەی مەلا ئەحمەدی ناوبراو ممائلەیهی واتە ناوبراو کەمالی ڕفق و شەفقەت بنوێنی، ئەو پەڕی ڕێز و ڕوخۆشی بنوێنی، میهرەبانی بنوێنی و لە زوڵاڵی فەضائیلی خۆت تێراوی بکەی. ئینجا لێرە بەدواوە نامەکە تۆزێک ناڕوون دەبێت لەبەر ئەوەی هەندێک بەشی دڕاوە هەندێک شتی بەسەردا ڕژاوە بۆ ئەوی مانایەکی هەڵە نەدەینە دەستەواژەکان، تەنها ئەو شانە دەخوێنینەوە کە ماناکانیان دیارە. مەسەلەن لێرە نووسیوێتی قابلە، لایقە، مڕاعاتی فەوق العادی بکە واتە ئەو پەڕی مڕاعاتی بکە. ئەگەر خۆت زۆر مەیالی کە طالب العلم ڕازی بی و بۆ تعلیم و تەفهیم مەسەلەن لێرە نووسیوێتی مەخسووسە واتە تایبەتمەند بۆ خاتری ئێمە جەدی لێرە مەجهود شتێکی وایە. اینجا دەربارەی مەلای مشارن ئیلەیهیە بفەرموو ئاشر حورمەت واتە ئەو پەڕی حورمەت. لە کۆتایی دەبەروارەکەی نووسیویە 6 جەمادی الئاخرەی 1350 کۆچی کە دەکاتە 7 یاخود 8 مانگی دەی ساڵی 1932 واژووی خۆشی لێداوە محەممەد جەلی زادە.